ڕێکخراوەکانی ناوەندی هاوبەشی ژنان لە کۆیا 60مین ساڵ ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانیان بەرز ڕاگرت و گردبوونەوەیەکی ناڕەزاییان ڕێخست با دروشمی بە یەکڕێزی ژنان لە دژی توندوتیژی و داگیرکاری تێدەکۆشن. لە هەڵمەتی دەستپێکردنی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ئەمڕۆ وەک یەکەم دەستپێک ئێمە بەیاننامەیەک پێشکەشەکەین. سەری ڕێز و نەوازش لە بەردەم تەواوی شەهیدانی ڕێگەی ئازادی ژناندا دەنوێنین. ئەو ژنانە لەبیر دێنینەوە کە بوونەتە قوربانی توندوتیژی و تەواوی سیستم و عەقڵیەتی داگیرکار و پیاوسالاری شەرمەزار دەکەین کە لە ڕووداوی 25 نۆڤەمبەری ساڵی 1960 لە وڵاتی دۆمینیک ئەنجام درراوە. لەو ساڵانەی دوایی توندوتیژی زیادی کردووە بەهۆی تەکنەلۆژیا و بەڕاستی تەسیرێکی زۆری هەبووە و خۆمان کە لە نەوەتەکانەوە دەستمان بەکارکردن کردووە لە شاری کۆیا ئەو توندوتیژیانە ئێستاکە زۆر زیادی کردیە هەمووشی وەکو ئاماژەم پێدا ئەو تەکنەلۆژیایە. بەوتەی بەرپرسی نووسنگەی بەرەنگاری بوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لە ئاسنووری قەزای کۆیا بەراورد بە ساڵانی ڕابردوو پێشێلکاریەکان بەرامبەر بە ژنان کەمی کردووە. ڤایرۆسی کۆڕۆناژ ڕێگر بووە لە ئەنجامدانی چالاکیەکانیان و هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا. دیارە ئەگەر بێت و بەراورد بکەین بە ئامارەکان دەبینین لە ئێستادا لە چاو ساڵانی ڕابردوو مای خۆشحاڵیە کەەوە هەم ڕێژەکانی توندوتیژی هەم جۆرەکانی توندوتیژی لە ئاستێکی وایە کە هەست دەکەین کەمی کردووە کە زۆربەی پێشهاتەکان وا دەری دەخست بەهۆی گەرنتینە و زۆریش خەڵکەکە لە ماڵەوە کە کێشەکان زیاتر دەبی و سکاڵاکان زیاتر دەبی بەڵام خۆشبەختانە ئەگەر سیرکەین لە چاو ساڵی پار لەوانەیە 120 بەس لە سنووری قەزای کۆیا 120 لە ئامارەکان کەمی کردووە. نەهێشتنی توندوتیژی هەر ئەوە نییە مەسەلەن ڕێکخراوەکان شانی بدەنە بەرێ بەڵکو دەبێ حکوومەت و ڕێکخراوەکان و تاچی خێزان وە بکە هەوڵ بداتن هەر ئێکە لە ئاستی خۆی توندوتیژی نەهێلیت و ڕێز و خۆشەویستی بۆ هەر تاکێکی خێزان بەرامبەر یەکتر دەرببڕێتن. 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک لە تەواوی جیهان با ڕۆژی توندوتیژی دژ بە ژنان دیاری کراوە و لە عێراق و هەرێمی کوردستانیش با چەندین چالاکی جۆرا و جۆر پەیامی ناڕەزایەتی و ئەشکەنجەدان و بێبەشکردنی ژنان لە مافەکانیان دەردەبڕن. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیا